کەمی باران وای کردووە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا یعنی زەوی کشت و کاڵیەکانیش ببنە هۆی زیان بۆ سەر جوتیاران و ئەمەش وای کردووە جوتیاران بە تایبەتی لە ڕێگەی بارانەوە با بڵێن لە ڕێگەی ئەو پوندانێک ئێستا دروست دەکرێن پشت بە ئاوی باران ببەسن بەڵام کاریگەریەکان ئەوەندە زۆرن کە جوتیاران ناتوانن لی دەرباز بن بۆیە وەزارەتی کشت و کاڵ دەوێت ڕووپێویی تایبەت بکات بۆ زەویە کشت و کاڵیەکان بە تایبەتی ئەو زەویانەی کە لە ڕووی بەرا و هەروەها دیمیەوە جیان بکاتەوە با بزانین ڕووبەری کشت و کاڵیمان لە هەرێمی کوردستان پێویستی بەچیەوە چۆن چارەسەری ئەو کەمی باران و وشکە ساڵی بکرێت لە ماوەی ئەم ساڵ و ساڵانی داهاتوو بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە پێشەوە بارزان بەرپرسی یەکەی ڕووپێوی لە بەڕێوەبەراتی گشتی سەرچاوەکانی ئاو زۆر بەخێر بێ کاک پێشەوە ئەم ڕووپێوی کە بەنیازم بیکەن چ سوودێکی دەبێت؟ بەڵێ ئەمە ماوەک پێش ئێستا وەرکشۆپێکمان ئەنجامدا بۆ بەهۆی گۆڕانکاریەکانی ئاو هەوا وەرکشۆپێکمان ئەنجامدا بۆ هەڵسەنگاندنی ناوچەی بارانی مسۆگەر و نامسۆگەر و دابش چەند نەخشەیەکی نوێ دروستکەین لە هەرێمی کوردستان ناوچەکان دابشکەینەوە لەسەر بنەمای باران پلەی گەرمی زۆری بەروبووم و بەرز و نزمی باشە ئەو چۆن دەکرێت چۆن پلانتان داناوە کە ڕووپێویە هەم زەویە کشت و کاڵیە بکەن؟ بەڵێ بەخۆی ئەوە کارێکی زۆر یعنی کاری دەوێت و داتایەکی زۆریشی دەوێت ئەو داتانێک کە بەردەستن زۆریان کەم و کوڕی هەیە بەڵام ئێمە وەچی باسم کرد وەرکشۆپێکمان ئەنجامدا بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئاو وارووا بەڕێوەبەری گشتی پلان لە وەزارەتی کشتوکار و هەروەها بانگەشکردنی چەندان کەسی شارەزا و پسپۆر لە زانکۆی سلاحەدین و هەروەها بەنیازین لە زانکۆکانی دیش بانجام بکەین و لە کۆبوونەوەی داهاتوو. باش ئێمە لە هەرێمی کوردستان ڕووبەری زەوی کشت و کاڵیمان بە دێمی و بە بەراوە دەگاتە چەند؟ بەڵێ ڕووبەری ئەوانەی کە شیاون لە بۆ ساندن تقریبا نزیکەی 1,700,000 دەبێت بەشی بەراوەکەی نزیکەی 180 ئەو ڕووبەرەیە کە دەکاتە نزیکەی 1,300,000 ڕووبەرە ئەوی کە بەراوە لە چاو ڕووبەری دێمیەکەی گەلێ زۆرترە ئەویش نزیکەی 400,000 دەبێت 463,000 نزیکەی ئێستا ئێمە بەراومان زیاترە لە دێمی؟ نەخێت دێمیمان زیاترە لە بەراو نزیکەی 180 زیاترە. جا ئێوە دەتانێت لە ڕێگەی ئەم ڕووپێویەوە پەرە زیاتر بە کامیان بدەن بەسێک کام ڕووبەرەکە؟ بەڵێ بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا و کەمبوونەوەی ڕێژەی باران زیاتر ئەمە بۆ ئەوەی پشت بە باران نەبەستین چونکە باران بەخۆ دەزانیتم چەند ساڵی داهاتوو کەمی کردووە هەروە زۆری بارانیش لە بارانی بەنما کە وەکو لە ئەوەی دەێت دەبتە هۆی ئەوە زەوی کشتکاڵی سوودی لێبنی ئەم بارانە بەنما کەمی کردی و گوڕای لە بۆ بارانی بەلێزمە لە ماوەی کەم دەباری ئەوەش زیاتر دەبتە ڕەن ئۆ کە زەوی سوودی لێ نابینی. بەڵێ ئەو بۆیە پێویستە ئەمە زیاتر زەویەکان ئەو ڕێژەیە بگۆڕین بۆ زەوی بەراو بە دروستکردنی پرۆژەی ئاودێری و هەروە پرۆژەکانی کەوا پێی دەڵێن گلدانەوەی ئاو ئەوش بەهۆی چەند پرۆژەیەک دەی وەکو دروستکردنی بەنداو یاخود پۆندی بچووک بەوانە ئەمە بتوانین ئاو لە کاتی باران کە دەبارێت لە وەرزی بارانبانی کۆی بکەینەوە و هەروە بتوانین لە وەرزی پێویستە کە بە ئاوە و ئاو کەمە ئەمە زەویەکانی پێ ئاو بدەین وەوا لۆ چەندان سێکتەریش تریش ئەو ئاوە کۆکراوە بەکاربینی. باشە لەبارەی پاڵپشی جوتیاران بۆ پێشخستنی ئەو زەویانەی خۆیان ئەنی چی دەکەن بە نیازی چین بەرنامەتان چی دەبێت بۆی پاڵپشی جوتیار بکەن؟ بەڵێ وەڵا ئێستا ئەمە زیاتر وەکو سیاسەتی بەڕێوەبەری گشتی سەرچاوەکانی ئەو سیاسەتە گشتێکە ئەوەیە ئەمە بتوانین کەمتر ئاوی ژێرزەوی بەکاربینین زیاتر ئاوی سەرزەوی بەکاربینین بۆ بەکارهێنانی ئاوی سەرزەوی زیاترەوەکی باسم کرد دروستکردنی پرۆژەی ئاودێریە پشتبەستن لەسەر ئاوی بە ئاوی ڕووبارەکان و هەروەها کۆکردنەوەی ئاو لە ڕێگەی دروستکردنی پۆندی بچووک پۆندی کێلگەیی وا بکەن کە جوتیارەکان بەرەو دروستکردنی پۆند بچن. باش زۆر زیاتر بەکارهێنانی ئاوی ژێرزەوی. بەڵێ بەنیازن کەی دەست پێ بکەن ئەگەر وەڵاهی لە ئێستاوە تقریباً دەست پێکراوە هەندێک پۆندیش
خەڵک لێرە و لەوێ لەسەر ئەستۆخۆی کردێ و ئەمەش بەکاردی بەسم ڕوپێویەکەیە ڕوپێویەکە وڵای کۆبنەوەیەکمان کردیا و بەنیازشین لە داهاتوو کۆبنەوەی تر بکەین بە پێی کات و بە پێی ئەو داتای زۆر سپاس پێشەوە بارزان بە پرسیەکەی ڕوپێوی لە بەڕێبەراتی گشتی سەرچاوەکانی ئاوی حکوومەت هەرێمی کوردستان زۆر سپاس ڕێزمانەیە سەرچاو